لە ساڵی 2023ەوە کورد بەردەوام بە مەرجەوە بەشداری لە پرۆسی سیاسی عێراقدا کردووە. لە ئێستاشدا بۆ گەڕانەوەیان بۆ بەغدا مەرجیان هەیە. بەڵام مەرجەکانی ئێستای لایەنە کوردەکان زۆر جیاوازن لە مەرجەکانی ڕابردوو. هەرچەندە لە ڕابردووشدا زۆربەی مەرجەکانی کورد جێبەجێ نەکران، بەڵام ئەوەی تێبینی دەکرێت جار لە دوای جار ئاستی مەرجەکانی کورد زیاتر دادەبەزێت. لە 2023دا مەرجی کورد بۆ بەشداری لە پرۆسی سیاسیدا پەسەندکردنی سیستمی فدراڵی و دیاریکردنی میکانیزمێک بوو بۆ گەڕانەوەی ناوچە کێشەرسەرەکان بۆ سەرهەرێمی کوردستان. لە نێوان ساڵەکانی 2005 بۆ 2010 کورد چەند مەرجێکی هەبووە بۆ بەشداریکردن لە پرۆسی سیاسی عێراقدا کە گرنگترینیان جێبەجێکردنی مادەی 140 دەستور و پەسەندکردنی یاسای نەوت و گاز بوون، بەڵام هیچ کامیان تا ئێستاشی لەگەڵدا بێت جێبەجێ نەکراون. کاتێک لە ساڵی 2010دا جارێکی دیکە نوری مالیکی بۆەوە بە سەرۆکوەزیران کورد 19 خاڵی بۆ بەشداریکردن دانا، بەڵام ئەو کات پارتی دیموکراتی کوردستان مەرجێکی تایبەتی هەبوو، ئەویش بەشداری پێنەکردنی گۆڕان لە حکوومەتەکەی مالیکی هەر بەو هۆیشەوە بەشداری پێ نەکرا. دوای ئەوەی لە لایەن نوری مالیکیەوە بەشەبوجی هەرێم بڕدرا، لە ساڵی 2014دا کورد بۆ بەشداری لە حکوومەتەکەی حەیدەر ئەبادی مەرجەکەی ناردنی بەشەبوجی هەرێم بوو کە ئەو مەرجەش تا ئێستا جێبەجێ نەکراوە. لە ئێستاشدا کە باس لە گەڕانەوەی نوێنەرانی کورد بۆ بەغدا دەکرێت، ئەوەی لە لێدوانەکانی ئەندامانی فراکسیۆنە کوردەکان دەردەکەوێت ئەم جارەیان کورد بۆ گەڕانەوە تەنها دوو مەرجی سەرەکی هەیە. یەکەمیان پاراستنی ئاسایشی ناوچەی سەوزی بەغدا و پاراستنی گیانی پەرلەمانتارانە و دووهەمیشیان ئەوەیە لە چاکسازەکانی حەیدەر ئەبادیدا دەبێت وەزیرە کوردەکان لە پۆستەکانی خۆیاندا بمێننەوە، یان لە ئەگەری گۆڕینیشیاندا دەبێت لایەنە کوردەکان خۆیان کاندید بۆ پۆستە وەزارەکان دەستنیشان بکەن. لەم چەند ساڵەی دواییدا جگەلەوەی ئاستی مەرجەکانی کورد بۆ بەشداریکردن لە پرۆسی سیاسی عێراقدا دابەزیوە، لایەنە عێراقیەکانیش وەک ساڵانی نێوان 2003 بۆ 2010 زۆر چاوەڕوانی یەکلایبوونەوەی کورد نین بۆ بەشداریکردن لە پرۆسی سیاسیدا. بۆ نمونە لە ساڵی 2014دا هێشتا لایەنەکانی هەرێم بە تەواوی یەکلا نەبوو بنەوە بۆ بەشداریکردن لە حکوومەتەکەی ئەبادیدا کە کۆبوونەوەی پەرلەمانی عێراق ئەنجامدرا و دەنگیان بە وەزیرەکاندا. لە ئێستاشدا لایەنە کوردەکان بە تەواوی یەکلایی نەبوونەتەوە بۆ گەڕانەوە بۆ بەغدا کە بڕیار دراوە هەفتەی داهاتوو کۆبوونەوەی پەرلەمانی عێراق بەڕێوە بچێت. بەشێک لە چاودێران هۆکاری دابەزینی ئاستی مەرجەکانی کورد بۆ چەند خاڵێک دەگەڕێنەوە. یەکەم، هەرێم لە بەغدا بێهیوا بووە بۆ چارەسەرکردنی کێشە هەڵپەسێدراوەکانی نێوانیان. دووهەم، هەرێم بەغدای بەلاوە گرنگ نییە، بەو پێی بۆ فرۆشتنی نەوتەکەی پێویستی بە بەغدا نەماوە و ناشێوێت جارێکی دیکە لە ڕێگەی بەغداوە نەوتەکەی هەناردە بکات. سێهەم، لایەنە کوردەکان پێیان وایە بەهۆی ئاڵۆزەکانی عێراق و ناوچەکە چیتر بەغدا شوێنی یەکلاییبوونەوەی کێشەکان نییە و کورد لە جیاتی ئەوەی بیر لە بەغدا بکاتەوە زیاتر بیر لەوە دەکاتەوە کە ئەم ئاڵۆزیانە وەک دەرفەتێک بۆ قۆزنەوە بۆ ئەوەی دوور بکەونەوە لە بەغدا و بەرەو سربەخۆیی هەنگاو بنێن. چوارەم، لە بەغداش لایەنە شیعەکان کە لە عێراقدا باڵادەستن سەرقاڵی کێشە ناوخۆیەکانی خۆیان و ناپەرژێنە سەر کێشەکانیان لەگەڵ هەرێمدا. پێنجەم، بەغدا بێهیوا بووە لەوەی هەرێم ڕازی بێت جارێکی دیکە لە ڕێگەی بەغداوە نەوت هەناردە بکات.